من ژنێکم تەمەنم 32 ساڵە، 4 منداڵم هەیە، 3 کچ و کوڕێک. من ژیانێکی ئاسایی ئەژیم. ئەوەی کەوە ئەکاکە ناخۆشی و نائارامی لە خێزانەکەی منە دروست بکات تەداخل و ئەو تەداخلانەی کە ماڵە خەزورانم زۆر بە دەرەجەی یەک بەڕاستی من کەسێکم یعنی زۆر خزمەتیان ئەەکەم، زۆر حەزم بە تێکەڵبوونە لەگەڵ کەسەکانی دەور و بەرما لەگەڵ خزمەکانمە بە تایبەتی لەگەڵ ماڵی خەزورمە، یعنی بەردەوام بانگیان ئەەکەم، داوەتیان ئەەکەم، خزمەتیان ئەەکەم. بەڵام لە پاداشتی هەموو ئەوانە کاتێککە ئەڕۆنەوانێ وەکو بۆم بێت بخەنە ناو خێزانەکەمەوە ناو ماڵەکەم و ئەڕۆن و بە ئاژاوە بەجێ ئەهێڵان، یعنی مامۆساتری فەجار نەبووە نێنە ناو ئەو ماڵی منە و کێشە و ئاژاوە دروست نەکەن و نەڕۆنەوە. نزیکن لێتانەوە لە بێک و نزیکن بێکەوە ژینیا دوورن؟ بێکەوە ناژین، بەڵام زۆر دووریش نین. ئێمە پەیوەندێکی کۆمەڵایەتی ینی تونند و تۆڵمان هەیە. من قەرەباڵەخن ماڵی خەزورت؟ بەڵێ زۆر قەرەباڵەخن و زۆر تەداخلی ژیانم ئەکەن و ینی زۆر جار ئەو نەهانی مێردەکەمیان ناوە گەیشتۆتە ڕادەی لێیان لێ یاوم عەزێتی یاوم بە هەفتە ینی قسەی لەگەڵ نەکردوم واهانیان ناوەوە نێوانیانیان تێکگاوین، یعنی گەیشتۆتە حاڵەتی ئەوەی کە ئەوەنە قسەی ناخۆشیان پێوتوم ئەمنە هاتوون تەداخلی ئەم شتە بۆ وایە ئەم چێشتە بۆ ئاوا لێ ئەنی ئەمە ماڵک ئەم مناڵانە بۆ ئاوا پەروەردەیان ئەەکەی بۆ ئاوا بە خێویان ئەەکەی ئەمە ئەم کوڕ ئەم شتە بۆ کوڕیانی هەست ئەەکەن دائیمەن کوڕەکان چۆن ئەڵی نەقسی هەیە دائیمەن من درێخیم کردووە لێ یعنی وەکو پێویست خزمەتیان ناکەم. هانی مێردەکەم ئەیان حتا یعنی هاتوونەتە ژێر ئەوەی کە ینی ئەوە لە مێشکیان وتووە ئەبێ ژنی دووەم بێنیت ئەمە بە کەڵک نا. مێردەکەت خۆی چۆنە؟ مێردەکەت چێڵە؟ وەڵاهی لێت ناشارمەوە کە ئەویش کاریگەری هەیە، ینی پیا و جارێ دوان سیان سەری سێم جار ئەگەر هەر زۆر لەسەر ژنەکەی بکاتەڵە تۆ پیاو نیت، ینی تۆ بە جۆرێک لە جۆرەکان ئەو قسە باوانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ماڵی خەسووت بڵین خەسووت و دشەکانە دوایە؟ بەڵێ بە ڕاستەوخۆ لە بەرچاوی خۆتا قسە ئەەکەن یا دواتر کە ئەڕۆنەوە قسە ئەەکەن؟ ئایا ڕاستەخۆ لەگەڵ خۆتا قساکەن تا پیاوەکە جواب باتەوە مێردەکەت یان شتێ بڵێ؟ بەڵێ زۆر جار بە ڕاستەخۆ قسەیان کردووە، بەڵام وەکو نمایشێک لە بەرچاو مێردەکەمە ئەڵەن کە مەسەلەن نسبێتی لێم تووڕە بێوتیانن ینی هێواشیان کردوەوە بە حساب قسەشیان کردو دوای کە مێردەکە دوستێت تووڕە ینی چۆن ئەڵی فیتنەکەیان ناوەتەوە ینی کێشەکەیان دروست کردو لە ناو ماڵەکەمە ئەنج دوای ئەوە وتیانە دقەی ناکەوازی لێ بێنە ها بە جۆرێک هینیان کردوێتەوە، ینی ئێمە ئەمانە دەورێکی ئاشتی بگەڕین لە بینتانە. باش ینی مێردەکەت بە قسەی ئەوانە کات ینی ئاوا سەر تووڕە بێ و قسە بکا و شتکا بەرەمبەرت؟ زۆر جار بن خۆم شتەکانی بۆ ڕوونەکەمەوە ئەڵم بە قوربان ئەم شتە ئاوانیە بەخوا من ئەمەم بەم شێوەیە نەکردو بەم نیەتە ئەمەم نەوتووە. بەڵام جاری واش هەیە یعنی ئەمنە پڕی ئەکەن کە لەوێوەیەتەوە بۆ ماڵەوە هیچ گوێ بۆ من ناگرێت یەکسەرە تەقێتەوە پیامە یەکسەر لە مناڵم ئاات ینی ئێسەوای لێ هاتۆ مناڵەکانیش هەستیان بەوە کردووە. بەڕاستی زۆر جار لەسەر و هەموو ئەو ناخۆشیانەشەوە مامۆساتری فەوت و مەقەی ناکە هەر لێیان خۆش بووم هەر لێم چۆن ئەڵیت لێ بوردە بووم بەرامبەریان هەر بانم کردوونەتەوە بۆ ناو ماڵەکەی خۆم داوەتم کردوونەتەوە توم بشکۆم یعنی من ئەمنە چاکەم بەرامبەریان ئەوانیش ئیتر یعنی شعور بیان گرێت یعنی تۆزێ ئەوانیش بێنەوە بەخۆیانە ئیتر ئەمنە تەداخلی ژیانی من نەکەن. بەڵام هەر ئەو شتە دووبارە ئەبێتەوانێ ینی تۆ خۆت بینت چۆنە لەگەڵ هاوسەرتە؟ جارە باوەز لە ماڵی خەسووت بێنین خۆت لەگەڵ هاوسەرتا بینتان چۆنە؟ ئێمە کێشەمان نییە سپاس ئەنی کەسێکی باشە بۆت کەسێکی تێگەیشتووە لەگەڵتا بەس ماڵی باوکی وازی لێ بێنن ئایبی نییە باشە بەڵام کێشەکە ئەوەیە ئەمیش لە قسەی ئەوان دەرناچێ بە هیچ شێوەیەک یعنی مامۆساتکێشی ڕوون بێت بۆمان ئێستا بۆی ڕوون بێ بۆمان ئەم پیاوە بۆ تۆ زۆر باشە ئەی بۆ نمونە تۆ لە لایکڵی ئایبینێ لەگەڵمە بەڵام لایکۆ بە قسەی ئەوان بێت و لە تۆ بات لیان بەکاربێنێ یعنی ئەمە بۆی تێبگەین ئایا چۆنە باشەکەی چۆنەکە تۆ باسێکڵی پیاوێکی باشە وەکوتم مامۆساتریفە یعنی ئەم پیاوە ئەگەر قسەی بۆ نەکرێ باشە پیاوێکی کاسبە یعنی سپاس بۆخوا لە هیچ شتێکمان کەم نییە هەرچێک هەر پێداوی سێ مناڵەکان داوای بکەن بۆیان ئەکا بەڵام
شتێک بەدڵی خۆم خۆشەویستی هەیە لە نێوانتانە لێک تێگەیشتن و قسەکردن هەیە لە نێوانتانە ئەمانە هەیە بەڵێ بێگومان یعنی توی خۆشەوێت بەڵێ بە دڵنیاییەوە باشە چۆن ئاوا لە قسەی ماڵە باوکی بەم شێوازەی لێت نازانم یعنی ئەوە پرسیارێکە یعنی پرسیارێکی منە لەوانەیە هی هەموو ئەو خانمانەشەکە هەمان حاڵ وەسئی قەدانە نیشتی لەگەڵی قسە بکەن بڵێ بزانی بۆچی وایە با تێگەیشتن زیاتر هەبێ لە نێوانتانە ئەڵێ ئەوان دایک و خوشکی منن ئەوان کە سوکاری منن من ناتوانم ڕۆبەڕویان بۆستمەوانێ من کە ئەوان قسەیەکم بۆکەن هەندێک کات ئەجزانێک کە ڕاست نییە ئەو شتانی کە ئەوان و توانە بەڵام باوەڕیان پێیەکە ئەڵێ ناتوانم پێیان بڵم ئێوە ڕاست ناکەن چونکە ئەگەر چه ماڵی خەسوو دواکەن تۆ بینی تۆ چۆنە لەگەڵ ماڵی خەسووتە لەگەڵ خەسوو لەگەڵ شەکانت بەخوا مامۆستاگیانوەکو بۆم باسکردی زۆر ڕێزیان ئەگرم یعنی هەر لە یەکەم دەقەوە هەستەکەم چاری منیان نەویستوە یعنی پێیان خۆش نەبوو هەر لە یەکەم دەقەوە من هاوسەرگیری لەگەڵم کوڕیانە بچی نازانی بۆ هیچ سەبەبێک شک نابم نازانم پێشترێکتان ناسیوە ینی باوتیان بەدڵ نەبووە پێشتر ئێوەیان ناسیوە ماڵی خەسووت نەوەڵڵا ئێمە هەر بێگانە بووین لێک ئێمە یەکترمان ناسی و بەهۆی ئێمەوەم خزمەتە دروست بووە بۆیە یعنی هەمیشە ئەو شتە هەستی پێیەکەم کە ئەوان هەر لە یەکەم دەقەوە منیان بەدڵ نەبووە.